سڵاوتان لێبێ میرانی بەڕێز ئەم کاتتان باش لەگەڵتانین بۆ تەواوکردنی گفتوگۆی سبەی لەبارەی کەرتی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان و پرۆژەکانی نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان و کرێنشینان لەگەڵ کۆمەڵێک پرس و بابەت و تەوەری تری پەیوەست بە کارەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەت هەرێمی کوردستان. پرسیار و گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێز دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بەردەوامی پێدەین. کاک دانا بەخێر بێنەوە. زۆر سپاس. سۆز بۆ جەنابتان. کاک دانا لە بەشی یەکەمە زۆرترینی کاتەکەمان تەرخان کرد بۆ کەرتی ڕێگاوبان و بە دیاریکراویش پشکێکی باشی بەرکەوت ڕێگای کەلار سلێمانی دەربەنی خان. ئەو بەشی کە پەیوەستە بە نێوان دەربەنی خان و کەلارەوە و کارکردن تایە بەردەوامە و بەردوورێژی لەسەرەوە ڕۆشتین و قسەمان کرد. بەڵام بەشی نێوان دەربەنی خان و زەڕایەن کارەکانی وەستاوە و ئەو ناوچەیەشان سەختترە لە ڕووی تۆپۆگرافیەوە. هۆکارەکەی چییە؟ بەڵێ خۆی دوو هۆکاری هەیە وەستانی کار لە ڕێگەی وەرماوە دەربەندی خان. هۆکارێکی ئەگەڕێتەوە بۆ کۆمپانیەکە کۆمپانیای جێبەجێکار کە کاتی خۆی پرۆژەکەی پێدراوە لە ساڵانی 2012 بەدواوە وەکو پێویست توانای جێبەجێکردنی پرۆژەکەی نییە. بەڵگەش بۆ ئێمە ئاخر جار کە شایستی پێشینە بۆ پێشینەیەکمان بۆ کردووە، بەڵام لەبەرەوەی نەیتوانیوە ئەستۆپاچی خۆی دابین بکات، نەیتوانێت سەرفەکە ژوەرگرێ پێشینەکە ژوەرگرێ. واتایەکە لە خەلە لە سەرچەکانی کە پەیوەندیدارە بە جێبەجێنەکردنی پرۆژەکە تاوانەبوونی پرۆژەکە کە کۆمپانیای جێبەجێکارە کە بەداخەوە کاتی خۆی نازانم لەسەر چێڵ سنگاندنێک دراوە بۆ کۆمپانیایە کە هۆکاریی سەرشی دواکەونەکە ئەوەیە. هۆکاری دومیش ئەم دۆخی ئێستەی دارایی حکوومەت هەرێمی کوردستانە کە لە ڕووی داراییکردنی پرۆژەکان گرفت هەیە بەتایبەتی لە پاژەوەی کە بەڵێندەر پارەکە پارەی پێشینەکەی خرێتە سەر ڕەسیدەکەی و بڕیار وایە بتوانێت لە بانک لەسەر ڕەسیدی خۆی پارەکە ڕابکێشێ، ناتوانێت پارەکە ڕابکێشێ. باشە دوو گرفتەیە دوو گرفتی سەرچین، بەڵام ئەوەی بەتایبەتی وەرماوە دەربەنی خان بەسەرکی بە شێوکی سەرکی خەتای کۆمپانیای جێبەجێکار. باشە بۆ لی وەرناگیرێتەوە یان ناگۆڕێت بە کۆمپانیایەکی تر و پرۆژەکە بدرێت بە کۆمپانیایەکی دیکە یاری خۆی بەسەراحەت کۆمپانیایکی ناوخۆیی نییە، ئێرانی ئەوزانم. بەڵێ کۆمپانیایکی ئێرانیە و ئەکرێ ئێمە پێ ڕێکارەکان پرۆژەکەی لێ بسەنینەوە، بەڵام لەبەرەوەی گرفتی ئەژماری کارەکانی هەیە کاتی خۆی چەندی کار جێبەجێ کردووە، ئێمە بەپێی پیاوانەی کۆتایی کە ئەندازیارەکان کردویانە ڕێژەی جێبەجێکردنی کاری ئەو کۆمپانیایە تا ئەستێکە کۆمپانیەکە ژەڵێ من ڕێژەی جێبەجێکردنەکەم لە ئاستی شردا، ینی واتە بەپێی داواکاری کۆمپانیەکە بێ زۆر لەوە کاری کردووە، زۆر لەوە زیاتر کاری کردووە کە لە پیاوانەی ئێمەیە کە ئەندازیارەکان دایان ناوە. بەڕاستی ئێمەش ئەندازیارەکانی ئێمە و وەزارەتی ئاوەدانکردنەوە بڕۆ ناکەم ناحەقی بەرامبەر بە هیچ کۆمپانیای بکەن، چەندیان ئیش کرد بێ ئەوەندایان بۆ ئەژمار کراوە، بەڵام گرفتی سەرشی لە نێوان وەزارەت و کۆمپانیای ناوبراو بۆ دیاریکردنی بڕی ئەو ئیشاگەڕێتەوە کە ئەوان جێبەجیان کردووە. بەڵام بەدەر لەمانە کۆمپانیەکەەوە چەندین ساڵە لە ساڵی 2009 کە دەست بەکار بووم وەکو وەزیری ئاوەدانکردن و دووجار سەردانی پرۆژەکەم کردووە. لەو کاتانەش دووجار بەدەر و بە چاوپۆشین لە هەندێک لە مەرجەکانیش پێشینەمان بۆ خەرجکردن بۆ ئەوەی بتوانێت کۆمپانیەکە بێتەوە سەرکار کاڵم بەدەر مەبەسمەوەیە کە مەسەلەن نوقسانێکی بچووکی لە ئەستۆپاچی باجی دەرامەتە بووە یاخود کەم کوڕی لە مەسلەی ئەستۆپاچی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەبووە. ئێمە بۆی پرۆژەکە دەست پێ بکەین چکە پرۆژەکە پرۆژێکی گرنگە، داوامە لە وەزارەتی دارایی کرد بوو کە پێشینەکەی بۆ خەرجکە بەو شەرتەی بەڵێندەر بەڵێن بات کە بێتەوە دەست بەکار بێت، فترەیە کاتۆ دەست بەکار و دوای کارەکانی ڕاگرتەوە. بەداخۆی مەش لەو کاتۆ تا ئێستاکە هیچ پێشینێکمان بۆ خەرج نەکردووە لەبەرەوەی کە نەیتوانیوە ڕێکارەکانی ئەستۆپاچی خۆی تەواو بکات. چکە ئێمە بۆ یەکجار هاوکاری ماکردن ئەکرا هاوکارێکە بۆ پێشینەکانی تریش بکەین، لەبەرەوە لەمە لە پێشینەکانی دواترا ئەو هاوکاریکردنمان ڕاگە لەبەرەوەی کۆمپانیەکە لە ئاستی پێویست نەبوو بۆ تەواوکردنی پرۆژەکە، چکە خەمی ئەم پرۆژەیە خەمیی گەورەیە بۆ ئێمە.
چونکە پرۆژەی لە ساڵی 2012 لای بەڵندەر وازم ئەگەر 11 نەبێت تقریبا لە 2012 لای بەڵندەرە کە ئەبواە لە 2014 تاوا بواە کە یعنی وایە پێش 10 ساڵ پێش ئێستا پرۆژێ تاوا وایە 10 ساڵ پێش ئێستا پرۆژێ تاوا بواە. گرفتی سەرشی تاوانەبوونی پرۆژەکە پەیوەندی بە کۆمپانیای جێبەجێکارەوەیە. باشە چی ئەکرێەوە بە نیازی چین بەڵام پێشی وەڵام دیتەوە پێم خۆشە بەشی دومیان پرسیارە ئەوە بێ ینی بۆی کۆتایی بە دۆسی ڕێگەڵبان بێنین ڕێگەی ڕانیە ڕێگەی کۆیە ینی کۆمەڵی ڕێگە هەن کە زۆرترین هاتوچۆیان لەسەرەوە یەکسایدن و بڕیارە بکرێن بە جووتساید و بەشێکیان دەست پێکراون و بەشێکیان ڕائگیرن بەشێکیان تاو نابن بە شێوی گشتی کارکردن لە ئەم ڕێگایانە و جووتسایدکردنیان بەکۆ گەشتووە کوێ بڕیارەکەی تاو ببێ کوێ بۆچی وەستاوە. بەڵێ خۆی ڕێگەی دووسایدمان هەیە لە نێوان دوکان چوار قوڕنە ناوەکەی وایە دوکان چوار قوڕنەیە سێ قۆناغە قۆناغی یەکەم لە سانە و پێنجی کارەکانی تاوە بۆ ینی تەنها ئیشی ڕۆدمارکین و گادڕێی لێوانە ماوە. قۆناغی دووەم لە 145 کارەکانی تاوە بۆ بەداخەوەیش 2 ساڵە کارکردن تێدا وەستاوە. ئێستا هەوڵێکی زۆرمانداوە لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار و عدوایە لەگەڵ دابینکردنی بڕێک لە پارەی نەختی نەبووی لە داهاتوویی نزیکە بتوانین دەست بەکاربینەوە تایە تەسەورەکەم بتوانین لەم هاوینیان دەست بەکاربینەوە لە قۆناغی دووەمە کە ڕێژەی جێبەجێکردنی لە 145 بەڵام قۆناغی سێمی کە لە نێوان خەلەکان بۆ دوکانە تاکو ئێستاکە نەسپێراوە بە هیچ بەڵندەرێک چونکە لە ساڵانی ڕابردوو بۆی قەرانی داراییەوە نەتوانراوە بۆ جێ بۆ تەرخان کرێ. ئێمە لەو چوارچێوەیەدا ئەم داواکاری جێبەجێکردنی ڕێگای دوکان خەلەکان کە قۆناغی سێمی پرۆژەکەیە ئاڕاستی بانقی دەولیمان کردو چکەوە بڕیارە بانقی دەولی قەرزێک با بە عێراق و لەو چوارچێوەیە و قەرزای بە شێریمی کوردستانیشی تیابێت ئەم پرۆژەمان خسۆتە سەر ئەو قەرزەی کە بانقی دەولی کە بیدات بە هەرێمی کوردستان واتە ئەگەر ئیمساڵ قەرزەکە جێبەجێ بێت ئیمساڵ پرۆسی تەندەرینی بۆکەین و خێنە بواری جێبەجێکردن. بەنسبەت هەولێر کۆیە ئەوش ڕێگەیەکی استراتیجیە چکە بەشێکە لە دووسایدی نێوان هەولێر سلێمانی با بڵێن نەخشەکە وایە کە لە هەولێر بۆ کۆیە دووسایدە لە کۆیە لە ڕێکچیای هەبڵ سوڵتانەوە تونێلێک لێ بدرێبێتەوە دیوی ئەم دیوی دوکان چوار قوڕنە لێەوە ڕەبت بێتەوە لە دووسایدی سلێمانیە لەگەڵ سلێمانی چوار قوڕنەوەی کە تۆزە پێشێستا ئاماژەم پێیان ئەوەی هەولێر کۆیەش بەڕاستی پێویستمان بە 360 میلیارد دینارە بۆی دەست بەکاربینەوە تا ئێستا بەهۆی نەبوونی نەختینە بەهۆی نەبوونی پارە نەتوانراوەتەوە دەست بەکاربین لە جێبەجێکردنی یاخود تاوکردنی ڕێگای هەولێر کۆیە. ئەگەر پرۆژە یاسایی بودجەی ئەم ساڵی عێراق پەسەند بکرێت هەرچەند ینی زیاتر ئێستا شتەکان وایان لاتەوە ئەوەی کە پشکێرم خراوەتە سەر بودجەی فعلی هەندێک ژمارە باش ناڵێن تەسەورەکەی ینی ئەم ساڵ پێش ئەنجامدانی هەڵبژاردن و پێشەوەی ئەم کارینەیە دەست بکات. خۆی قانونی میزانی سێ تەوەری سەرێکی تایە بەڵێن میزانی تەژغیلیە میزانی ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بۆ ئێمە کە گرنگە میزانی تەژغیلیە میزانی ئیستیسماریە لەگەڵ میزانی ئاعتیادی با بڵێن ئاسایی لەسەر بودجەی ئاسایی کە ئەمە زیاتر ڕبتی بە موچەی موچەخۆرانەوە بۆ ئەمە خراوەتە سەر بەڕاستی موچەخۆران لە تعدیلی یاسای قانونی موازنە خراوەتە سەر بودجەی حاکیمە کەواتەمە دوو میزانێمان ئەمێنێ بۆمان خەرج کرێ لە بەغاوە بودجەی تەژغیلیە لەگەڵ بودجەی ئیستیسماری وەبەرهێنان ینی بەکاربردن و بودجەی بەکاربردن و بودجەی وەبەرهێنان. ئەم دوو بودجێ تا ئێساکە لەلایەن حکوومەتی عێراقی بۆ هەرێمی کوردستان خەرج نەکراوە ئەوان بالمقابل داوای ناردنی داهاتە ناخۆیەکانی هەرێمی کوردستانەکەن بۆ حکوومەتی ئیتیحادی بۆ حکوومەتی فیدرالی. ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندیاوە کە نیوەی داهاتی خاڵە سنوورەکان و داهاتی ناوخۆوانی کە لەو بەرگانن کە شمولەکەن ئاڕاستەی حکوومەتی فیدرالی بکرێر بۆ نمونە لە کۆتایی مانگی 5 حکوومەتی هەرێمی کوردستان 85 میلیاری خستە سەر ژماری حکوومەتی عێراقی وەکو نیوەی داهاتی هەرێمی کوردستان کە خراوەتە سەرەوێ. واتە ئەنجومەنی وەزیران ئێمە بڕیارمان ناوە ئامادەین بەپێی دەستورەوەی کە لەسەر شانی ئێمە بەپێی قانونی موازنە داهاتی ناوخۆ خاڵە سنوورەکان تەسلیم بە حکوومەتی عێراقی بکەین بەڵام بالمقابل حکوومەتی عێراقی با بڵێن حکوومەتی ئیتیحادی حکوومەتی فیدرالی بودجەی بەکاربردن و بودجەی ئیستیسماری بنێرێ. ئەگەر حکوومەتی عێراقی یا حکوومەتی فیدرالی بودجەی
و بەرهێنان بنێرێت بە دڵنیایی ئەمە ئیمساڵ دەتوانین دەست بەکاربینەوە لە پرۆژەی دووسایدی نێوان ڕێگای هەولێر کۆیە کە ڕێگایکی سەرەکیە چونکە ئێمە لە تەخسیساتە نزیکی 40 میلیارد دینارمان بۆ تەخسیس کردووە بۆ ساڵی 2024 کە بتوانین دەست بەکاربین تێ. ئەی دەربەنی خانوار ماوە زڕایەن ئەوەی کە وتمان ئیجراعاتی ئێوە چیە بێ ڕێکار و ڕۆشنتان چیە بێ بەرامبەر ڕێکارەکان هەرەوە بە چەقبەستویە مێنێتەوە ڕێکارەکان وەکو باسم کرد پەیوەندیدار بە کۆمپانیای جێبەجەکار خەلەلەکە لای ئەوانە و هەندێک تەسەورەکەم پێویستی بەوە بێت کە ئێمە بڕیارێک بین بە چارەسەکردنی ئەو بابەتە لە ڕێی نێردە دیبلۆماسیەکان بۆ ئەوەی هەرچەندە چەند جاریش سەردانیان کردوین قۆسوڵی ئێرانی سەردانی کردوین بۆ چارەسەری کێشەکان بەڵام دیارە ئەو کۆمپانیا ئێرانە خۆشی قەناعەت بە لیژنانە ناکا کە دروست کراوە ئەمە هۆکاری سەرکی گرفتی کێشەکەی بەڵام ئێمە لە داهاتووی نزیکە ئەگەرم بابەتە چارەسەر نەکرێت ئەبێ ناچار بین پرۆژەکە لەو کۆمپانیا وەربگیرێتەوە و یاعادەی تەندەرینی بۆ بکرێت و بسپێرێ بە کۆمپانیایشتر. باش زۆر باشە ڕوونا ئێستا کاکدانا پێم وایە جەنابش دیقەتە یابێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە گلەی و بیرو بۆ چۆنی هاوڵاتیانە ڕێک کورت و مختصر هاوڵاتیان وا ئەڵێن کە هەست بەواکەن جیاوازی و فەرقێکی زۆر هەیە لە نێوانەوەی پێوترێ زۆنی سلێمانی و زۆنی هەولێر بە دیاریکراوی لە کەرتی ڕێگەوبانە ڕێگەوبانی ئێرە وەکو پێویست نییە پرۆژەکان وەکو پێویست جێبەجێ ناکرێن یاخود عەرقەڵای ئەمە دروستە بێ بە هۆکاری جۆرا و جۆر لەو لاش تۆڕی فراوانی ڕێگاوبان بنیا دەندرێ جەنابەت وەڵامت چییە بۆ ئەمە هۆکارەکەی بۆ چێگەڕیتەوە خۆی بەڕاستی وەکو وەزارەتی ئاودانکردنەوە من ڕێگە بە جیاوازی نایم لە نێوان ناوچەکان بکرێت وەکو وەزیری ئاودانکردنەوە ڕێگەشم نایە بۆ نمونە ئەمە ڕێگەی بالیسانمانە بوو دوو دەرخسەی بۆ کرابوو دەرخستەیشان ئەوەی با بڵێن ئەوەی کە پێ ئەوترێت زۆنی ئیداری پێشووی سلێمانی و زۆنی تریش ئیداری پێشووی هەولێرەوەی پێش یەکگرتنەوەی هەردوو کابینەکە من ڕازی نەبووم ئەم دەرخستەی بۆ شێ بچێ بۆ ئەنجومەنی وەزیران و کردم بە یەک دەرخستە و موافقەتی پارەکەشم بە یەکە وەرگرتەوە بێ لەسەر یەک بودجەش بێ بۆ چونکە ناکرێتەوە هەرێمەکەی خۆت دوودا بەشکی من وەکو وەزارەتی ئاودانکردنەوە ڕێگەم بەوە نایەوە و لە ئیشەکانی تیشمان ڕێگەم بە نایەوە بەڵام واقعەکەیە پێش دەست بەکاربوونی ئێمە لەم کابینەیە دروست بووە ئەم واقعە گەڕێتەوە بە ساڵی 2005 خۆتان نەزانن بەوەی شەڕی ناوخۆوە دوو ئیدارە هەبووە ئیدارێک لە سلێمانی ئیدارێک لە هەولێر و لە دوای ڕوخانی سەدام لە ساڵی 2005 وا پێویستی کردو ئەم دوو ئیدارەیە ببێتەوە بە یەک ئیدارە و یەک حکومەتی هەرێمی کوردستان هەبێت بەداخەوە لە 2005 کە ئیداری هەرێمی کوردستان بۆتەوە بە یەک دوو سێکتەری زۆر گرنگ هەیە یەک نەخراوەتەوە هیچ سێکتەری هێزە چەکدارەکانەوە سێکتەری داراییەوە واتە لە 2005 تا ئێستا شتێک نییە بە ناوی حکومەتیشی یەکگرتووی هەرێمی کوردستانەوە لە ڕووی سەربازی و لە ڕووی داراییەوە لەو دوو ڕۆ دوو ئیدارین بەداخەوە تا ئەم ساتەش کە مەقسە لەگەڵ جەناب تاکەم بۆ بینەرانی خۆشەویست ساکن ئێمە دوو ئیدارەین بۆ بورە بەستە چیە مە ڕوونکەیتەوە ینی کاریگەری ئەمە لەسەر کەرتی ڕێگەوبان بەدڵنیایی من ئەمەی کاریگەرەکەت بۆ ڕوونکەمەوە ئەمە ئەوەی کە باسم کرد بڵم ئیداری کۆنی زۆنی ئیداری کۆنی سلێمانی و زۆنی ئیداری کۆنی هەولێر ئەگەر بەو شێوەدا بەشیکەین کاتی خۆی وا ڕێکەوتون پارتی ویشێتی کە لە 1950 هەموو داهاتوو خەرجیەک کە ئەکەوێتە سەر حکومەتی هەرێمی کوردستان لەسەر زۆنی با بڵێن ئیداری هەولێر بێ لە ساڵ 43 لەسەر ئیداری سلێمانی بەواتە هەچ پرۆژێک لە هەر ناوچێک لە ناوچەکان دروست دەکرێت بۆ نمونە داهاتی ناوخۆی سلێمانی نابێ بچێت بۆ هەولێر هی هەولێر نابێ بێ بۆ سلێمانی باشە و ناچێتەوە سەبەبەکە چێ خۆی خەرج بکرێت خۆی ئەم داهاتە مەفروضە بچێتەوە هەمووی بچێتەوە خەزانەی گشتی وەزارەتی دارایی بە پێی پلانی حکومت کە پەسەندی کردو لە ڕێی وەزارەتی پلاندانانەوە ئەم پارەی خەرجاری کردا بەش بکرێت بەڵام پرۆسەکە بەم شێوەیە نیە ئەم پرۆسەکە بەم شێوەیە داهاتی ناخۆی هەر لایەک لە سنووری خۆی مێنێتەوە ئەو لایەنە بەرپرسن لەوەی کە پاری کاش بۆ چۆ خەرجکەن بەداخەوە لەم سنوورێکی پێوترێ ئیدارەی کۆنی سلێمانی وەکو پێویست پاری پرۆژەکان خەرج نەکراوە ئەمە گرفتێکی سەرەکی بۆ ئێمە دروست کردو لە تاوانەکەنی پرۆژەکانە هەرچەندە لە با بڵێن لەو زۆنەشی کە پێوترێ ئیداری کۆنی هەولێر لەوێ شەر گرفتمانەوە بەشی زۆری پرۆژەکانیش لەوێ بۆ خۆی لەوێش ئەنی ئەوە نییە کە بڵێ وڵای تەنها پرۆژە لێرە وەستاوە لە هەردوو
لە هەردوو زۆنی کۆنە ئیداری سلێمانی هەولێر ئەگەر بەو شوێنایی بنین پرۆژەکان وەستاون و تاوەکو پرۆژەیەک ئەتوانین پێشینەی بۆ خەرج بکەین ئەبێت چەندین جار تەلەفۆن بکەین چەندین جار داواکاری بکەین چەندین جار زەخت بکەین کاکە ئەم پرۆژەیە گرنگە ئەم پرۆژەی پێویستە ئەمە لە چوارچێوەی پاراستنی ژیانی خەڵکایە ناکرێت ئێمە من وەزیری ئاوادانکردنەوەم جاری وایە بۆی کە ئیشی من نییە بۆی پێشینەی کۆمپانیای خەرجکە بێ خۆم جار 3 جار 4 جار تەلەفۆن کەم 3 جار تەکلیف کەم بۆی ڕێگەکە نەوەسێ بۆ نمونەوە ڕێگەی بالیسان کە زۆر مەبەستمە بەلاوە تاوکرێ ئەبێت بەردەوام تەکلیف کەم بۆی پێشینەی پرۆژەکە خەرجکە ئەمە کەمە بەڕاستی ئەگەر ئێمە حکومەت داری بکەین بە شێوکی دامەزراو بەم شێوە ناتوانین ئیشەکان بکەین ینی بەوازحی و بەڕوونی بۆ خەڵک با خەڵک تێبگا داهەتی سلێمانی کەمە یان خەرج ناکرێ منەوەی لە جەنابەت تێگەشتم ینی من بە کورتی مختصری پێت بڵم منەوەم پێ داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان تا ئێستا لە 2 گیرفانایە ئەوە وازەحە ئەم 2 گیرفانە بڕیار بەدەستیانەیە بەپێی ئەم بڕیار بەدەستانە بڕیار لە خەرجکردیانە درێ تێگەشتم هەر لە ڕێگەوبانە بینینەوە بەڵام ئاسنەڕێ بەڵێ شەمەندەفەرەکە بەگوێ گەشت ئەوە ناوبەناو لە سۆشەڵ میدیایە تازەیەکەنەوە جەنابیشتان بەرێ دوانەکانتان هەندێک جار گەرمیەکەنەوە بابەتەکە دووبارەکەوێتە بەرباس واللهی ئەوە پەیوەندی بە ئێوەی ڕۆژنامە نووسەوەیە بەردەوام ئەو پرسیارەکەن من هەرچەندە لەو ڕوانگەیەوە بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان بە قسەی نەشیا و وەڵامی ئەو بابەتایە چونکە ئێمە من زۆر جارە من باس کردو من کە بووم بە وەزیر لە بەردەم پەرلەمان سوێنم خواردو بەخوای گەورە و سوێنم خواردو بۆ خەڵک کە ئەبێت ئەمانەتی خۆم لە وەزارەتەکە جێبەجێ بکەمەوە وەرکەی لەسەر شانمەکە جێبەجێ بکەم من لە یاسای وەزارەتەکەمە فەرزی کردو بەسەر وەزیری ئاودانکردنەوە کە واجبەکانی دیاری کردووە لە دروستکردنی ڕێگاوبان لە چاکنەوەی ڕێگاوبانەکان لە دروستکردنی باڵەخانە حکوومەکان یەکێ لەو ئەرکانەی تر کە لە یاسای وەزارەتی ئاودانکردنەوە ئاماژەی پێکراوە مەسەلەی هێڵی ئاسنینە کامە کراوە بە ئەرچێک لەسەر وەزارەتی ئاودانکردنەوە من لەو چوارچێوەیە کە وەزارەتم بۆرگرتووە پلانم بۆ داڕشتووە چۆن ئێمە ئەم بابەتە یا ئەم پرۆژەیە تەنها لەسەر مەرەکەبی سەر کاغەز بکەین بە پرۆژێکی واقعی کراوە بەرکیا خۆتان کردتان پرۆژەکە وەک وەرک مەبەستم ینی ئەساسەن هەر بیرۆکەی پرۆژەکە و ئەوە کە هەر لە یاسای وەزارەتە تیاتی لە یاسای وەزارەتە ئەرچی وەزیری ئاودانکردنەوەی کە کاری بۆ بڵێ ئەویان دروستە بڵێ جا من لەم ڕوانگەیەوە من حەزم کرد کە هەموو هەوڵەکانمان بخێنە کرد چونکە زامان پرۆژێکی گرنگە و بودجێکی گەورەی ئەوێ بە حکوومەتی هەرێم جێبەجێ ناکەن دیوێ ئێمە ئەم پرۆژە بە چەند قۆناغێکە ڕۆشتووە قۆناغی یەکەم بۆ ئەوەی هەر پرۆژەیەکە بڕیاری لێبی کە دروستە یا دروست نییە ئەبێ ڤیزیبڵیتی ستەدی بۆ بکەی دراسی جەدوای اقتصادی بۆ بکەی و خۆشبەختانە ئێمە ساڵی پار دراسی جەدوای اقتصادیەکەمان تاوا کرد و دەرکەوە ئەم پرۆژەیە گەرێمە بتوانین تەنها لە سادەی ئەو بارهەڵگرانی کە شتومەکەی جۆزنە بخێنە سەر هێڵی ئاسینەکە پرۆژەکە چێتە قۆناغی ئەوەی کە ئەمە جەدوای اقتصادیەکەی سەرکەوتوو بۆ توانین بە پرۆژێکی تەنها لە سادەی بارهەڵگرەکان کە ئێستا شەقام بەکارێنن بیخێنە سەر هێڵی ئاسین هاتو چۆ بکەن ئەو کاتە ئەو کەڵکی ئابووری پرۆژەکە زیاتر بەدەست دێت بەڵێ کەڵکی ئابووری پرۆژەکە دەست دێ و ئەمە بۆ ئێمە هەنگاوێکی باشە یاخود فاکتەرێکی سەرچی بۆ هەندانمان بۆ بەردەوام بوون ئێستا بە خۆشبەختانە وەکو باسم کرد دراسی جەدوای اقتصادیەکە تەواو بووە ئێستا لە قۆناغی ئامادەکاریان بۆ دیزاینکردنی پرۆژەکە و ئێستا لەگەڵ چەند وەبەرهێنەرێکە لە گفتوگۆی بەردەوام داین کە لە ئایندەیەکی نزیکە ئیشەڵا بۆ ڕای بیانیشی تایە و ناوخۆیشی تایە کە لە ئایندەیەکی نزیکە ئیشەڵا بۆ ڕای گشتی ئاشکراکەین کە پرۆسەی یەکەم جار لە پرۆسی دیزاینەوە دەست پێکەین لەوانەیە لە دیزاینی مرحلە یەکەم لە دیزاینی ستیشنەکانەوە دەست پێ بکەین باڵین مەحەتە سەرچیەکان کە لە هەولێر و سلێمانی دۆکەیە دواتر ڕێڕێوی تەواوی هێڵی ئاسنینەکە و مواصفاتی هێڵی ئاسنینەکە و بە چ شێوازێک دروستکرێ و خێرایی و ئەو پێکاتانی کە لە پرۆژەکان چۆن دیزاینکردن ئەو دواترە چینە قۆناغیە بەڵام ئەم پرۆژێکی گەورەیە ینی پرۆژەیەک نییە کە بە ساڵێک یا بە 2 ساڵ یا بە 3 ساڵ تەواو بێ ئەمە بەس دیزاینەکەی کە بە ئیمێلی ڕسمی کۆمپانیای دۆیچە بانک جوابی ئێمە یاوەتەوە ئەڵە نزیکی 3 ساڵی پێویستە ئەگەر چاوەڕێ بکەین دیزاینەکە بە کاملی تەواو بێ ئێمە قرارمان ناوە شێوازی دیزاین ئەنبیڵ بەکارێنین لە وەزارەتی ئاودانکردنەوە بۆ ئەوەی چاوەڕێ نەکەین ئەم 3 ساڵە تا دیزاینەکە بە تەواوەتی تەواو بێنجا دەست پێ بکەین قۆناغ بە قۆناغ بەشێکی دیزاینەکە تەواو بێ خێنە بواری جێبەجێکردنەوە واتە ئێسمە
ئەچینە ئەو قۆناغی کە بەشێکی دیزاینەکە حازرکەین بۆی لەگەڵەوە بەرهێنەرەکانە بگەینە ڕێکەوتن بیخینە واری جێبەجێکردنەوە. ئەمە ڕوونە باشە پێشبینیەکەیت کەی بە فعلی دەست بکرێت بە جێبەجێکردنی پرۆژەکە. مناڵم ئێستا لە بیداتا پێشەکی وڵێن دیزایانی ستیشنەکان ئامادە بکەین چونکە ئەوانی تریش پێویستی بەکات و بە هەندێک وردەکاری تر هەیە. من پلانەکەم وایە ئەگەر فریاکەوین نازم فریاکەن یاننا پێش مانگی 11 بتوانین بەردی بناغی ستیشنەکان دابنین. من ئومێدەمەوەی کە بتوانین پێش مانگی 11 بتوانین بەردی بناغی ستیشنەکان دابنین. تان هاوڕێن کەم پرۆژه استراتیژیەوە نیە؟ بەڵێ. ئەنی پرۆژەیەکی ئاوا گرنگ چ بە ئەنجامدانی هەڵبژاردن و گۆڕانی کابینەی حکوومەت و وەزارەت و لە کاتێکە کە جەنابەت لەو پۆستەیە نەمێنی ینی دڵنیایی هەیە کەم پرۆژێ بەردەوام بێ؟ بەدڵێ پرۆژه هەرێ بێ بکرێت چکە پرۆژێکی استراتیژیە بۆ وڵات هەرێمی کوردستان پێویستی بەم پرۆژەیە چکە ئەم پرۆژەیە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە جۆزێتەوە بۆ قۆناغێکی تر چونکە ئێمە ئێستا لەسەر ڕێگاوانەکانمان هاتوچۆیکی بارهەڵگری زۆر هەیە و بەردەوام خەلەل و کێشە و ڕووداوی هاتچۆ دروستە بێت وە کولفە و تێچوونی ئەم بارهەڵگرانە زۆر زیاترە لەوەی کە ئێمە ئەم بارانە بخینە سەر هێڵی ئاستینەکە واتە تۆ لە ڕووی هەرێمی کوردستان ئەگەر مقارنە بکەی ساڵانە توانە بڵم سەر و ملیارێک دلار قازانج بە ئابووری هەرێمی کوردستان ئەگەێنێ گەرێەوە بتوانین هێڵی ئاستینمانە بێت لەبەرەوە ئەگەر ئەم کابینەیە فریاش نەکەوێت کابینەی داهاتوش بێت یا کابینەی داهاتوتریش بێت ئەبێ ئەم پرۆژە هەر بکرێ ئەمە پرۆژەیەکە کە پێویستە جێبەجێ بکرێت جا تا زووتر دەست بە قۆناغەکانی جێبەجێکردنیکەین ئەوە زووتر تاوا بێت و ئەتوانێت سوودی زیاتری بە وڵاتە بێت. باشە ینی ئەگەر بکرێ بەم شازە بپرسم هەمانان لە تەبەنی خۆمانەکەواتە شەمەندەفەر و هێڵی ئاستین لە هەرێمی کوردستان نبین وانە خەڵکی کوردستان لە ناوخۆیان بە نازانم احتیمال لە خوای گەورە سپێنێت تەمەنی من بەرێتەوە احتیمال لە سپێنە لە ژیانە نەبم بەڵام من باسەکەم ئەگەر ئێمە بمانەوێت هەرێمی کوردستان وڵاتێکی دامەزراو بێ و ئابوورێکی سەقامگیری هەبێ یەکێ لە بنەما سەرچیەکانی تاوکنی ئەم پرۆژەیە. باشە مادام هەر باسی ئاستنەڕێ و هێڵی ئاستین و شەمەندەفەرمان کرد بابەتێکی زۆر گرنگ هەیە سە لە عێراقا ڕێگەی گەشەپێدان کە بڕیارە این بەشێکی زۆر لە وڵاتانی کەندا و لە ڕێگەی عێراق و تورکیا و بەسێتەوە بە ئەوروپاوە. ئەم ڕێگایە نازانم تا چەند جەنابەت ئاگاداری بیا پەیوەست بێت بە کارەکانی وەزارەتەکەتەوە لە پسپۆڕی تایبەتمەندیەوە بێ. ئەم ڕێگایە ماوەیەکە بۆتە مای ناڕەزایی هەرێمی کوردستان بە تایبەت لە یەک دوو مانگی ڕابردووە کە کارەکانی دیزاینکردنی چ ئاستنەڕێ هێڵی شەمەندەفەر و چی ڕێگای بارهەڵگر و ئۆتۆمبیل دیزاینەکانەوە لە کۆتایی نزیک بوونەتەوە. ناڕزایی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی لێکەوتۆتەوە بەو پێی کە بڕیار وایە بە هەرێمی کوردستانە نەڕۆ ینی بە خۆرئاوای هەرێمی کوردستان و بە ناوچی تەلعفەر و بەشێک لە خاکی مووسڵا بڕا بۆ تورکیا و لقێکی کەشی لێبێتەوە بۆ سووریا. ماوەی پێشوو حکوومەتی هەرێمی کوردستان وەزەن پرۆپۆزەڵێکی هەبوو بۆ حکوومەتی فیدراڵی کە دەستکارێک بکرێت بە هەرێمی کوردستان نابێت ناوچی سیمێڵ و ئەوانە بگرێتەوە. ئاگاداری ئەمەی یان ئایا حکوومەتی عێراق ڕازی بۆ بەمە؟ خۆی بە سەراحەت ڕێگای گەشەپێدان تەنها ئابووریان دیزاین نەکراوە لە هەتا سیاسیێنیش دیزاین کراوە بەڵگەیش بۆ ئەوەی کە ڕێڕەوی ئەم هێڵیان گواستۆتەوە بە هەرێمی کوردستانە ناڕات ئەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان سەبەبەکەش بەڕاستی بەڕای من تەنها ئابووری نییە بەشێکی سیاسیە و بۆ ئەوەی هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی ئابووری نەبێت لە چوارچەوەی ئەم ڕێگا چونکە ئەم ڕێگەی ئەگەر تەواو بکرێ تقریبا نەبێ بە بەدیلی قەناتی سوێز کە با بڵێن کەناڵی سوێز کە لە میسڕ هەیە بە ڕێگەیەکی استراتیژی گۆرا بێ و کاتە زۆربەی زۆری تیجارەت و بازرگانی نێوان ڕۆژهەڵات و ئەوروپا بەسەر ئەم ڕێگای هاتوشۆکات با بڵێن دوورخستنەوەی ئەم ڕێگای لە هەرێمی کوردستان بەڕاستی بەنسبەت هەرێمی کوردستانەوە زەرەری لێهات ڕاستە لەوانەیە بەکۆی گشتی بەنسبەت عێراقەوە زەرور بێ بەس بەنسبەت هەرێمی کوردستانەوە لە ڕووی ئابووریەوە قازانجێکی وای پێناگەێنێت چونکە ئێمەش لە هەرێمی کوردستان دایان و سەدان کارگەی گەورە و بچووک هەیە بەرهەمی هەیە بەرهەمی کشت و کاڵیت هەیە بەرهەمی ترت هەیە و پێویستە کە تۆ بچیتە سەر ئەم هێڵە بۆ ئەوەی بتوانیت جوتیاری خۆت بازاڕی خۆت لە چوارچەوەی ئاڵوگۆڕکردن و بردن و هێنانی کاڵەکانە ببوژێنیتەوە ئەمە دوورخستنەوەی هەرێمی کوردستان لەمە هەم لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە زەرێکی گەورە لە هەرێمی کوردستانە بەڵام ئێمە وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە وەکو باسم کردەوەی کە پێشتر باسی کرد هێڵی ئاستین ئێمە پلانی خۆمانمانداناوە
وەکو باسم کرد دراسی جدوای اقتصادێکە تاو بووە ڕێڕەوی هێڵە ئاسینەکەمانە مووی ئەمەی ناوخۆی هەرێمی کوردستان بەڵێ باشە و ئێمە ئومێدمان وایە لە داهاتووە کە ئەمە ببەستینەوە بە هێڵی ئاسنینی عێراقەوە چونکە لە دوو خاڵەوە کە ئێمە با بڵین پێشنیارمان کردووە هەم لە کەرکووکەوە هەم لە مووسڵیشەوە هێڵی ئاسنینی کوردستان بە هێڵی ئاسنینی گەشەپێدان ڕێگای گەشەپێدان ببەسرێتەوە بۆ ئەوەی ئەم دوو هێڵەیەکتری تاوکەن بەڵام ئەوەی کە ئێستا جەنابەت پرسیارە کرد ئایا هیچ گفتوگۆیەکەی بۆ ڕەبتکردنەوەی بەڵێ هەندێک گفتوگۆ کراوە لەگەڵ بەڕێزان هەردوو سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و حکومەتی فیدرالی کە پێویستە کات ئەم هێڵە ئاسینایە ڕێگەی گەشەپێدان بە هەرێمی کوردستانە تێپەڕ بێت بۆ لە ڕێی خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان تێپەڕ بێت بۆ تورکیا. وەڵامی پرسیاری ئەومە بوو کە چۆن لە مووسڵەوە دیارە بۆ گەشەپێدان بێت و لە کەرکووکیشەوە بۆ هێڵە ئاسینەیەکی عێراقێتی لەناوخۆیە بەڵام پرسیارێکی لەوە گرنگترێ لەبەر کەمی کات پێم باشە مایان بکەم وتت لەبەر جەدوا سیاسەکەی و لایەن و هۆکاری سیاسی بەبەست ئەمە کراوە بۆی بە هەرێمی کوردستانە تێنەپەڕێ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان هەڵوێستیان بۆ نەبوویان هەڵوێستیان چی بووە یان چی کراوە چونکە ئەو پرۆژەیە و دووسێ ساڵە باسەکرێ ینی ئەردۆغان لە چەند مانگی ڕابردووە هاتە بەغداد یەکێک لە خاڵەکان و یەکێک لە یادداشتنامەکان و یەکێک لە تەوەرەکان بابەتی ڕێگەی گەشەپێدان بوو ینی سەرۆک وەزیرانی عێراق ڕۆشتۆتە تورکیا بووە مەبەستە ینی چەند جار لەسەر ئاستی باڵا کۆبوونەوە کراوە باس کراوە کە ئەم ڕێگایە ئاوا ئەبێت لەوێ دەست پێەکە لەوێ کۆتایی پێدێ فڵان و فیسار بە یەکەوە بەسێتەوە هەڵوێست چی بووە ئەن جەناب تەگەر ئاگاداربی هەڵوێست ئەوەی من ئاگادار بم کە چەند جاریشی لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیران باسم کردووە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کە ئەویش ڕەزامەند نییە لەسەر ئەوە و ئێمە لەسەر بەرنامەی خۆمانۆرێ وەکو هەرێمی کوردستان بۆ دروستکردنی هێڵی ئاسنینی خۆمانە بێ بەردەوام بین قەرەبوویە کاتەوە پێم باشەوە بەباشی قەرەبووکردنەوەکە چۆنە بێ ئێمە ڕەبت بینەوە لە کاتی پێش با بڵین چونە سنووری تورکیا بێت و ئەو دوو هێڵە ئاستن لە ڕێی مەحەتەیەکەوە بە شێوەیەک لە شێوەکانە بێ ڕەبت بینەوە بێتەوە بە یەک ئاڕاستە ئەنج با بڵین دەربازی وڵاتی تورکیا ببێت ئەگەر نا ئەو کاتە هێڵی ئاسنینی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان وەکوای گەماروی بخرێتە سەرەگە دروستیش کرێت لە داهاتوە لەبەرەوە هەوڵەکان بۆ ئەوەیە کە ئەبێت ئێمە لە ڕێی کەرکووک و لە ڕێی مووسڵیشەوە ڕەبت بینەوە لەگەڵ هێڵی گەشەپێدان با بڵێن ڕێگەی گەشەپێدان جدیە درێبەوە ئەمە بەڵێ ئاگادارم سەرۆک وەزیران ڕەزامەند نییە هەموو هەوڵشی بۆ ئەوەیە کە ئێمە لەگەڵ حکومەتی عێراقی بگەینە نەتیجەیە کە ئەوەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەخۆ ڕەبت بکرێتەوە لەگەڵەوەی حکومەتی فیدرالی کە ڕێکەوتووە لەسەر تاسە بەدەمەوە هاتن و وەڵامی عێراق چی بۆ حکومەتی عێراق و بە دیاریکرای کابینەکەی خۆی تا ئێستا پرۆژەکە بەم زوانە ناچێتە بواری جێبەجێکردنەوە ینی پرۆژێکی گرنگ و استراتیژیە گفتوگۆکان لە سەرەتایان بەڵام لە دیزاین کراوە ئێمە بێ ئەو دیزاینە گۆڕانکاری بەسەراوێت ئیجنا دیزاین کراوە خۆیان وەکو حکومەتی عێراقی لەسەر مەسارەکە ڕێکەوتون لەوانەیە دیزایانی تاوی پرۆژەکە نەکرابێ بەڵام بەس لەسەر مەسارەکە لەسەر ڕێڕەوی پرۆژەکە دیاری کراوە و ڕێکەوتون بەڵام ئێمە وەکو باسم کرد لە گفتوگۆ سەرەتاییەکانایە بابەتەکە و زیاتریش بەڕێز سەرۆک وەزیران لەگەڵ سەرۆک وەزیرانی حکومەتی فیدرالی لەسەر ئەو بابەتە لەسەر خەتە باشە جەنابی وەزیر ینی بابەتێکی گرنگ و پەیوەستی دیکە بە ژیانی خەڵکەوە بابەتی یەکەی نیشتە جێبوونە بۆ کەم دەرامەتان و کرێنشینان و هەژاران ئەمە بڕارێک هەیە لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکە کە 20,000 نیشتە جێبوون دروست بکرێت بۆ کەم دەرامەتان لە پاڵەوەشا کۆمەڵێک پرۆژەی تر هەن کە کۆی یەکەکانیان 9,000 وەبزانام زیاتری شەکەی نیشتە جێبوون و شوقابێ دابەژبوون بە تایبەت لەم ناوچەیەوە لە سیتەکی سلێمانی هەیە لە کەڵەوانان لە زڕگوێز ئەمانە بە کوێ گەشتون بە تایبەت ئەوانی کە ساڵانێکە دروست کراون لە سیتەک و لە زڕگوێز و کەڵەوانان و بەجێ هەڵراون بە ناتەواوکراوی ئەمە ناڕزایی زۆری لێکەوتۆتەوە لایەن کۆمەڵی کرێنشینان و بەشێک لە کەم دەرامەتانەوە یعنی داوای ئەوە کرێکە تەواو بکرێن دابش بکرێن بەسەر کرێنشینانە پلانێک هەبوو ئەمە تەواو بکرێن بەڵام پێویستی بە بودجەیەکی زۆر هەبوو ینی دوو ژمارەیە کەڵێ 80 ملیار دیناری پێویستە ژمارەیە کەڵێ 40 ملیار دینار چیەکەن بۆ ئەمە ینی پلانتان هەیە ئەمە یەکێکە لە ئیشەکان کە تەواو بکرێت بەڵێ خۆی پرسیارێکەمە دەوەی پەیوەندیدارە بە دروستکردنی 20,000 نیشتە جێبوون بۆ کرێنشینانەوە پەیوەندی بە وەزارەتی ئاودانکردنەوە نییە وە زیاتر لە ڕێی دەستی و بەرهێنانەوە کاری لەسەرکرێ
ئەو بابەتە پەیوەندیدارە بە دەستی و بەرهێنان. بەڵام ئێمە وەکو وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن یاسایەکەی پێوتری یاسای نیشتەجێکردن، ئەم یاسایە چۆتە بواری جێبەجێکردنەوە و لە ساڵی 2008 بە دواوە هەرێمی کوردستان و بڵێن وەزارەتی ئاودانکردنەوە دەستی کردو بە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت. و ئەم یەکانە ئێستا وەکو وەزارەتی ئاودانکردنەوە ژمارە ئەو یەکانی کە ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە تەواونە بۆ 9004 ئەم 9004 بەسەر هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستانە دابەشبوون. بەداخەوە لە 2014ەوە بەهۆی قەیرانی دارایی و نەنانی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدرالیەوە کارکردن لەم پرۆژانە وەستاوە. هەرچەندە ئێمە ساڵانە چەندانێکیمان لێ تەواو کردووە، بەڵام قەیرانی داراییەکەوای کردووە کە لەبەر خراپی ڕێگاوانەکان ئێمە زیاتر ئیحتیمامان بە ڕێگاوانەکان داوە تاوەکو یەکەی نیشتەجێبوونەکان، چونکە ڕێگاوانەکان هەموو کەس بەکارهێنێ. بەڵام لەگەڵەوەشدا لەم چەند ساڵی ڕابردووە تقریباً زیاتر لە 4 پرۆژەمان تەواو کردووە کە لە قەزا و ناحەکان بوون بۆ ئەوەی بدرێ بە خەڵکی شایستە. بەڵام ئەم 9004 کە ئێستا ماوە تەواو بکرێ بەڕاستی پێویستی بە زیاتر لە 250 میلیارد دینار هەیە بۆ ئێمە بتوانین هەموو 9004 تەواو بکەین. بەشێکیشی تەواو بووە لەم یەکانە، بەڵام خزمەت گوزارەکەی تاوانە بووە تا ئاوڕۆ ڕێگاوان و کارەبای تاوانە بووە کە مەسەلەوەی جەنابەت باسی کە سیتە کوزەریۆزە چێتە ئەو چوارچێوەیەوە کە بەس تەنها خزمەت گوزاری سیتە کوزەرجۆز بۆ ئاوڕۆ ڕێگاوان و کارەباکە نزیکی 40 میلیارد دینار زیاترە. دەستی تەک و بەتەنها سیتە کوزەرجۆز کە ژمارەیان بە کەڵاوەنانی شەوە 3000 و چەندێکەیەکە 3000 بەڵێ ناڵم نزیکی 40 میلیارد دینار مان پێویستە بۆ ئەوەی تەواو بکرێت. بەداخەوە بۆی نەبوونی پارە بۆی تەرخانەکردنی پارە نەمانتوانێت ئەم پرۆژانە دەست بەکاربوونەوەی کاریان تێدا. چارەنووسیان پرۆژانە چ بێت چونکە بەشێکیان 10 ساڵێکە تەواو بوون، بیناکان و خۆیکەل تەواو بەڵام بە تووشی داڕوخان و داتەپینویان. بەڵێ چارەنووسەکەی ئەمە دوو ڕێگەمان هەڵبژاردووە. پاریش ئەمەمان لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکانی تر باس کرد. بڕیارێک دەرچوو و بە بڕیاری سەرۆکی حکوومەت لە دوای ئەو کۆبوونەوەیەکە بەشێک لە داهاتی پرۆژەکانی وە بەرهێنار بخرێتە سندوقێکەوە بۆ بخرێتە سندوقی نیشتەجێبوونەوە بۆی لەسەر ڕێی سندوقی نیشتەجێبوونەوە دەستکرێتەوە بە کارکردن لە تاوکردنی ئەمەکە نیشتەجێبوونانە. بەداخەوە تاوکو ئێستا هیچ بڕەپارەیەک لە داهاتی پرۆژەکانی وە بەرهێنار نەخراوەتە سندوقی نیشتەجێبوونەوە، لەبەرەوە نەمانتوانیوە دەستکەینەوە بە کارکردن لە پرۆژەکانی نیشتەجێبوونە. من بۆی ئەم بابەتە زۆرتر دوان نەکەوێت. ساڵی پار دوای ئەوەی کۆبوونەوەم لەگەڵ کۆمەڵی کرێنشینان کرد گەشتینەوەی کە بڕیارێک بین هەتا ئەگرێکەکانیش تەواو نەکرابێ ئەم یەکانە بەسەر هاوڵاتیانە دابەش بکەین. و هەر لەو چوارچێوەیەدا ئەمە ساڵی پارمانگی هەشت دەرگایەکی ئەلکترۆنیمان کردەوە بۆ ئەوەی کە لە ڕێی پێیجی وەزارەتەوە هەموو هاوڵاتیانی کە خۆیان بە شایستە ئازانن فۆرم بکەنەوە، فۆرمێکی ئەلکترۆنیە ئۆنلاین پڕیکەنەوە و دوای تاوبوونی فۆرمەکە لیژنێکی مختص کە پەیوەندیدارە بە چۆنێتی خاڵبەندیکردنی خاڵی فۆرمەکان هەڵسن بە خاڵبەندیکردن و دواتر دوای تاوبوونی خاڵبەندەکان بەپێی شوێنی نیشتەجێبوونەکان ئەمەکانە دابەشەکەین بەسەر خەڵکاوە تا ئەگەر یەکەکانیش تاو نەبێ ئەمە لە ئێستەوە پرۆسی دابشکردن ئەەکەین بۆی هاوڵاتیەکی شایستە کە بزانێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئاودانکردنەوە یەکەیەکی بۆ دامین کردو ئەمێکە بە ناوی ئەوەی هەر کاتێک تاو بۆ چێتە ناوی زۆر بە کورتیین کەواتە لە ئێستەوە وەری بگرێت بەڵام تاوبوونەکەی نەبێ. بەڵام ئەو یەکەیە لە ئێستاە لانی کەم دڵی بەوە خۆشە بێت کاڵێ منەوە یەکەیەکمەیە حکوومەتی هەرێم لە فلان شوێن بۆی دابین کردوم ئەگەر ئێستا تەواویش دەبێت ساڵی شەرگەر بارودۆخی دارایی باش بتاو ئەو یەکەیە چێتە ناوی تەواو کە دروست وایە پێشتر تەواو بکرایان لانی کەم بە تاوکراوی بە جاهزی و بە کاملی وەری بگرێت. بۆ ڕێزدان عەبدولکەریم وەزیری ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی هەرێمی کوردستان سپاس بۆ وەڵامڕوونکردنەوەکانت. سەرچاوان بەخێرهاتن بۆ سبەی. سەرچاو سپاس بۆ ئێوە. نێرانی بەڕێز بەم شێوەیەتی نەکۆتایی تەوەری ئەم جارەی گفتوگۆی سبەی تا دیدار و تەوەر و بابەتێکی دیکە کاتێکی شاد بۆیەوە.